بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، سڵاوی گەرمی منتان پێشکەش بێت. زۆر خۆشحاڵم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی دیدار و ڕابە کە لە هەر ئەڵلقەیەک ئاوڕێک ئەداتەوە لەلایەنە جۆراوجۆرەکانی ژیان و بەرهەمەکانی هونەرمەند، شاعر، نووسەر، ئەدیب و ژانرەکانی بواری هونەر و ئەدەبیات، جا چ وەک دیمانە لەگەڵ کەسەکان بێت یان وەک نووسین و ئامادەکردن سەبارەت بەو بابەتانە. ئازیزان، لە ئەڵلقەی ئەم جارەشمان بینەر و بیسەری دوو بابەت دەبن بە ناونیشانەکانی ئەحمەد کایە، ئاوازی ڕۆژگاری بێدەنگی کە باس لە ژیان و بەرهەمەکانی ئەو هونەرمەندە دەکات، و بروکلین هێلانەی دوو عاشقی غەریب کە قسەکردن لەسەر لایەنە جۆراوجۆرەکانی فیلمێک. شیاوی ئاماژەیە ئەم بەرنامەیە لەلایەن سعید ئەمانیەوە ئامادە دەکرێت. بۆ هیوایە ناوەڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی خۆشەویست بێت. فەرموون بۆ بینینی. ئەحمەد کایە، ئاوازی ڕۆژگاری بێدەنگی. کە ناوی ئەحمەد کایە دەهێنرێت، هەر گوێگەرێکی ڕاستەقینەی موسیقا بە جۆرێک دەباتەوە نێو یادەوەریەکانی خۆی. کایە هونەرمەند بوو، هونەرمەندێک بە تایبەتمەندی جیاوازەوە. ئەوانەی ناویان دەبیست ئەگەر تورک بوونایە بە گەڕانەوەیان بۆ نێو گۆرانیە کۆن و نوێ و فلکلۆرە تورکیەکان کە لە چەندین نەوەی پێش خۆیانەوە تێکەڵ بە خۆیان ببوو یادیان دەکردەوە. بەو هەستەی لە پێش گۆرانیەکانیەوە بوو هاوخەمی و هاودەردی لەگەڵ ئازار و ئەشکەنجەی کورد دەلاوانەوە. چەپە کورد و تورکەکانیش بە ئارابێسێکی شۆڕەشگێرانەوە هونەرەکەیان لە خۆ گرتبوو لەگەڵی دەجۆشان. بەڵام سنووری هونەری کایە لەوەدا نەمایەوە. هەر کەسێک مرۆڤانە بیری کردوێتەوە و بەسەر نژاد پەرستی و دەماگیریە نەتەوەکەیدا زاڵ بوو بێت، هونەری ئەوی خۆشویستووە. ئێستاش با باسی گۆرانیم بۆ مریشکەکان دەگوت بکەین. لە سەرەتای دەیەی حەفساکانەوە زانکۆکانی تورکیا لەژێر کاریگەری ئەو شەپۆلە بەهێزەی موسیقا و شێوازی ئوروپی ڕووی لە تورکیا کردووە کەم دەبێتەوە و گۆرانیە شۆڕەشگێریەکان جێ بە نەوای ئاوازی سۆزداریانە لەق دەکات. ئەم شەڕە شەڕی خەڵکە، گوتی باگەل لە خەو هەڵستێ. ئەحمەد کایە لە دایکێکی تورکی ئەزرومی و باوکێکی کوردی ئەدیەمانی لە 28 تەشرینی یەکەمی 1957 لە مەڵەتی باکووری کوردستان لەدایک بووە. 5 خوشک و برا بوون. کایە و موسیقا لە تەمەنی زۆر بچووکیدا پێک ئاشنا دەبن. عاشقی موسیقا لە خێزانەکەیەوە دێت. کایە لەبارەی یەکەم خۆلیای خۆیەوە بۆ سازژەنی دەڵێت لە پارچە تەختەی بیناسازی و ئەو تەلالەی نەنێو وایەری فڕێدراودا بوون دروستم کرد. دەستم بە تەلەکاندا دەهێنا و گۆرانیم بۆ مریشکەکانی حەوشەی دواوەوەی خانووەکەمان دەگوت. لە تەمەنی 6 ساڵیمدا بووم کە بانگ کرامەوە بۆ ماڵەوە. باوکم سازێکی بچووکی بۆ کڕی بووم. وێنەیەکی منیشی لەسەر بوو. لەوەیەوە عاشقی ژەنین و ئاواز بوو. کایە تا مەرگی لە غوربەت دەست پێ دەکات و لە تەمەنی 9 ساڵیدا یەکەم کۆنسرت بۆ ژمارەیە کرێکار ساز دەکات. لە مەڵەتیەوە کەوتمە ڕێ، ڕێگام گڕدارە، دوژمن دەوری تەنیوم و گول لە بارانە. ئەم گۆرانیەی کایە ڕەنگڕێژی تەواوی سەختی ڕێگەی هونەرەکەی دەکات. لەو ساڵانەدا کە بە خێزانەکەیەوە ڕوو لە ئیستانبول دەکەن و سەرەتای دەرکەوتن و درۆشانەوەی ئەستێرەی هونەری کایە دەبێت و پڕ دەبێت لە سەختی. پێویست دەکات کایە لە نێو ئەو شێوازە هونەریەی تا ئەو سەردەمە باوە و قەدەغەکراوە یاخود لای خەڵک جێگەی بووتەوە شێوازێکی تر پێشکەش بکات. لەگەڵ دەستپێکی دەیەی هەشتاکان لە 12 ئەیلولی 1970 کەنعان ئێریڤن کودتا دەکات و زەبری یەکەمیش بەربیری چەپ و ئازادی خوازان دەکەوێت. بۆیە لە تورکیا تەنیا دەسەڵات نەگۆڕا، بەڵکو لەگەڵیدا نەوای ئاواز و شێوازی موسیقاش گۆڕانکاریان بەسەرداهات. گۆرانیە مارش ئاسا و شۆڕەشگیری و پەیامە ڕاستەوخۆکان بێدەنگکران. لە نێو ئەو دەساڵاتە کە گرتن و ڕەفاندن و کوشتن تێدا لەو پەڕیدا بوو
کایا بە شێوازێکی جیاوازتر لەبەر خۆیەوە گۆرانیەکان دەڵێتەوە و مۆرێکی خۆیان لێدەدات. دوای گوزەرانێکی سەخت بەسەری پرخەون و خولیاوە بۆ دەستکەوتنی بژیوی و جێکردنەوەی هونەرەکەی لە نێو ئەو دۆخەی تورکیادا لە تەمەنی 25 ساڵیدا کاتێک هەموو دەرگاکان بەڕووی ژیان و بژیوی کایا داخراون بە جۆرێک کە پارەی بلیتی پاسێکیشی پێنیە بڕیار دەدات ڕێگەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی بیخەنە زیندان. ڕێگەیەک کە دەوڵەت و سیستمی ئەو کاتێ باڵادەست تووڕە بکات و بیخەنە کونجی زیندان. کایا بڕیاری خۆی دەدات ئەویش بڵاوکردنەوەی یەکەم کاسێتی گۆرانیەکانی دەبێت. ئێستاش باسی ئەوە بکەین چاوەڕێ بوو کاسێتەکە بیخاتە زیندانەوە. کایا بەهۆی دژایەتی دەسەڵات دەستگیر دەکرێت و ماوەیەک لە زیندان دەمێنێتەوە. خۆی لەبارەی ئەو ساڵەوە دەڵێت بۆ من زیندان ئاسوودەتر بوو. یەکەم ئەلبومی مەرگی کۆرپەڵا لە ساڵی 1985 دەرچوو. ئەو ڕێژەی کاسێتەکەی بڵاو دەبێتەوە هەروە چاوەڕێیە پۆلیس بێن و دەستگیری بکەن، بەڵام هیچ شتێک بەخواستی ئەو کاتێک کایا ناچێتە پێشەوە. بە پێشەوانە کاسێت ڕەواجی دەکەوێتە سەر و خەڵک وەک خواردن و پێویستێکی سەرەکی هەموو کەسێک دەیکڕێت. چاوەڕێ بوو کاسێتەکە بیخاتە زیندان، بەڵام ئەو گۆرانیانە ئەوی خستە نێو دڵی 400,000 کەسەوە کە کاسێتەکەیان کڕی بوو. هونەرەکەی کایا بە تەواوی پێوەست بوو بە دۆخی ئەو ساڵانەی تێدا بەرهەمەکانی بڵاو دەکردنەوە. هونەر و ئاوازەکەی دەبێتە زمانی ڵاڵی لە سەردەمێکدا پڕ بە گەروی ئاواز و گۆرانی مرۆڤایەتی و ماف و یەکسانی و ئازادی دەڵێتەوە کە لە تورکیا بە تەواوەتی هونەر و ئەدەبیاتێک کە لەگەڵ هێزی کودەتاچیان ناگونجێ کراوە و زمانی بڕدراوە. ئەحمەد کایا لەو بارەوە دەڵێت من تاکە یەک گوناهم هەبوو، ئەویش ئەوە بوو زۆر زیاتر سرم هەڵبڕی، ئەویش لە سەردەمێکدا کە هەمووان بێدەنگ بوون. لە کۆتایی هەشتاکان و سەرەتای نەوەدەکاندا دوو بەرهەمی تری بڵاوکردنەوە، سەر هەڵدەبڕم و دموکراتی ماندوو. لە ناوی ئەلبۆمەکانیەوە دەردەکەوت کایا دەیەوێ لە ڕێگای هونەرەوە چۆن پێرفۆمانسێک نمایش بکات و چۆن ڕەخنە بگرێت. ئەوە تەنیا ناونیشانی بەرهەمەکەی کایا نەبوو ماندوو بوو، تورکیا بە خەڵک و وڵات و سیستم و دەسەڵاتیشەوە ماندوو بوو. سەری تووڕەم وا بە کێوانەوە هەمیشە لەسەر سنوورەکان ئێوارە دادێ، تا زیاتر بگرین کێوەکانمان سۆستر دەبن. سەرەتای نەوەدەکان و تونبوونی دەستی دەوڵەت لەسەر پرسی کورد و فشاری سیاسی و خەسبوونەوەی شەڕی چەکداری و ئۆپراسیۆنەکانی دەرەوەی سنوور و زۆر پرس و باسی تر پەیوەست بە کورد لە تورکیا وا دەکەن هونەری کایا ئەم جارە بە شێوازێکی خوازەیی بە پرسی کوردەوە بنووسێت و گۆرانی بۆ ئەو دیوی کێوەکان بڵێت کە کایا ئومێدی سۆزبوونەوەیان تێتا دەبینێت. لە کاتێکدا کایا تا ئەو کاتە نە کوردی زانیوە و نە هیچ گۆرانیەکی بە کوردی گوتووە. خێزانەکەی کایا دەڵێت کوردی نەدەزانی، هۆکارەکەی سیستم بوو، هۆکارێکی تری ئەوە بوو دایەکی تورک بوو، هەروەها ئەوەی کە هیچ دەرفەتێکی نەبوو تا بە کوردی بخوێنێت. ئەحمەد کایا لە ماوەی 10 ساڵدا 12 ئەلبۆمی گۆرانی بڵاو کردەوە. لەو ماوەیەدا زۆر جار کاسەتەکانی لە بازاردا کۆکرانەوە و قەدەغەکران، بەڵام ئەلبۆمی گۆرانیەکانم بۆ شاخەکانان زیاتر لە ملیۆنێکی لێ فرۆشراوە و لەسەرەوەی لیستی پڕفرۆشترین بەرهەمە هونەریەکان بوو. کایا لە دوای هەر بەرهەمێکی تازەگەری لە بەرهەمەکانیدا دەکرد، بۆ هۆیەشەوە زیاتر دەرچووە نێو خەڵکەوە و کاریگەریەکەی زیاتر دەبوو. ئەحمەد کایا لە ڕەوتی گەشەکردن و هاتنە ناوەوەی تەرز و شێوەکانی موسیقادا لە تورکیا لەسەر پنتێکی زۆر هەستیارد و گرنگ وەستا. لە نێوان موسیقای فولکلۆر، ئارابێسک و تۆرکۆ لەگەڵ ئەو شێوازە نوێیانەی موسیقای ئوروپی و ئەمریکای لاتین کە ڕوویان لە تورکیا کردبوو، لە نێو هونەر و هۆتاف و دروشمبازیدا لە بەرامبەر شۆڕژگێردا مەودایەکی گرتبوو و بە شێواز و تۆنی دەنگ و ئاوازە جیاوازەکانیەوە ڕەنگی خۆی دۆزی بووەوە. ئەمەش ڕنگدانەوەی نەک تەنیا لەسەر ناسینەوەی ئەحمەد کایا کردبوو،
لە نێو هونەرمەندەکانی تردا بگرە وای کردبوو لە هەموو چین و توێژێک هەم ڕەخنێ لێ بگیردرێت هەم لە هەمان کاتیشدا ستایش بکرێت. چەپەکان دەیان گوت بازرگانی بە هەستی شۆڕەشگێریەوە دەکات. دەوڵەت و دەسەڵات و نەتەوە پەرستەکانیش دەیان گرت و قەدەغەیان دەکرد. کورد بەوە سەغڵەت دەبوون کە دەیگوت من لەگەڵ یەک پارچگی خاکی تورکیام. هاوکات گۆرانی بۆ کێوەکان دەگوت. خاین بڕۆ دەرێ. ئەحمەد کایە کە بە گۆرانیە کۆمەڵایەتیەکانی لایەنگری خەڵکی هەژار و کوردی تورکیا دەکات، لە دەی شوپاتی 1999 براوەی خەڵاتێکی ڕێکخراوی ڕۆژنامەنووسانی چاپی تابلوید دەبێت و براوەی خەڵاتەکە دەردەچێت. کاتێک خەڵاتی باشترین گۆرانی بێژی ساڵ کە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیدا پەخش دەکرێ وەردەگرێ، ڕادەگەنێت من گۆرانیەکی کوردیم لە ناو ئەلبۆمە تازەکەم داناوە، چونکە من بەڕەسەن کوردم. گۆمانم نییە گەلێک کۆمپانیای موسیقا حەز دەکەن کە ئەلبۆمە تازەکەم بڵاو بکەنەوە. دوای تەوابوونی ئەم قسانە چەند هونەرمەندێکی تورک هێرشیان کردە سەری و هاواریان کرد خاین بڕۆ دەرێ. ئەحمەد کایە لە هیچ فێرگە و ناوەند و بەشی تایبەت بە موسیقان نێخوەن، بۆیە ئاسان نابێت بگوترێ شێوازی ئەحمەد کایە. بەڵکو ئەزمموی فێربوونی موسیقاکەی خۆکارانە و کۆکردنەوەی ئەزمموی ژیانی کۆمەڵایەتی سیاسی، باری ڕۆحی و هەستی مرۆڤانەی کایە وای کرد زۆر زیاتر هەڵبکشێت و ناوەندە هونەری و زانستیەکانی موسیقا شێوازی موسیقای کایە بگرنەبەر. دوای کایە زۆر کەسی تر هاتنە سەر ئەو شێوازەی کایە بە زمان و سەبک و شێوازی ئەو گۆرانیان گوت. کایە بە دڵشکاوی و بە ناچاری ڕووی لە غوربەت کرد و لە پاریس گیرسایەوە. لە 16 تەشرینی دووهەمی 2000 لە پاریس کۆچی دوایی کرد و مەزاری لە گۆڕستانی ناودارانی پیرلاشزیە. Hani benim sevincim nerede? Bilyelerim topacım, kiraz ağacında yırtılan gömleğim. Çaldılar çocukluğumu habersiz. Penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tel örgülere takıldı. Hani benim gençliğim anne, penceresiz kaldım anne, penceresiz kaldım anne. Uçurtmam tellere takıldı. Hani benim gençliğim nerede? Ne varsa bu su genci yakan, ekmek gibi, aşk gibi. Ah ne varsa güzellikten yana, bölüştüm, büyümüştüm. Bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm. Hani benim gençliğim anne, bu ne yaman çelişki anne, bu ne yaman çelişki anne. Kurtlar sofrasına düştüm.
Hani benim gençliğim nerede? Hani benim sevincim nerede? Akvaryumum kanaryam, üstüne titrediğim kaktüs çiçeği aldılar kitaplarımı sorgusuz. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim anne. Duvarlar konuşmuyor anne, duvarlar konuşmuyor anne. Açık kalmıyor hiçbir kapı. Hani benim gençliğim nerede? Yağmurları biriktir anne, yağmurları biriktir anne. Çağ yangınında tutuştum. Hani benim gençliğim anne. بروکلین هێلانەی دوو ئاشقی غەریب. زۆرن ئەو فیلمانەی کە چیرۆکەکەیان لە ڕۆمانەکانەوە وەرگیراون و دەرهێنەرەکانیان توانیویانە فیلمێکی جوان و سەرکەوتووی لێ دروست بکەن. ڕاستە هەر فیلمێک کە لە ڕۆمانێکەوە وەردەگیریێ وەک ڕۆمانەکە نییە، بە تەواوی پەیامی ڕۆمانەکە ناگات یان کورتکراوەی ڕۆمانەکە دەبێ. بەڵام ئەوەش دیسانەوە بەرهەمهێنانەوەی کارێکی تری هونەریە و بابەتی ڕۆمان لە فیلمەکەدا تەوزیف دەکرێت. جا ئەوە دەکەوێتە سەر دەرهێنەر و سێناریست کە چۆن ئەو کارە دەکەن. دەرهێنەر هەڵدەدا بەشێک لە ڕۆمانەکە وەربگرێ و یان هەندێک جار دەستکاری دقەکەش دەکرێت. بەڵام دەرهێنەری سەرکەوتوو دەتوانێت بە جۆرێک بەرهەمەکە بکات بە فیلم کە لە ڕۆمانەکە سەرنجڕاکێشتر بێت. ئەم فیلمە واتە بروکلین لەو فیلمانەیە کە لە ڕۆمانێکەوە بە هەمان ناوەوە وەرگیراوە. نیک هۆرنبی سەناریستی فیلمەکە سەرکەوتوو بووە لە بە سێناریۆکردنی ڕۆمانەکە و دەرهێنەرەکەیشی جۆن کراولی زیرەکانە کاری تێدا کردووە و توانیویەتی بیکات بە فیلمێکی سەرکەوتوو. تا ئەو ئاستێ کە سێ خەڵاتی وەرگرتووە و بۆ چەندین خەڵاتی دیکە پاڵێوراوە. بروکلین فیلمێکی مێژوویە کە لە ساڵی 2014 بەرهەم هێنراوە. دەرهێنانی جۆن کراڵیە و سەناریوەی نیک هۆرنبیە. ئەم فیلمە کە لە ڕۆمانی بروکلینەوە وەرگیراوە ڕۆمانێکی نووسەری ئیرلەندی کۆڵم تۆنبیە و لە ساڵی 2009 بڵاوبووەتەوە. فیلمی بروکلین نواندنی سارویز ڕۆنان و ئێمری کۆهان و دۆنیل و چەند ئەکتەرێکی دیکەیە. ئەم فیلمە بەرهەمی چەند کۆمپانیاکی نێودەوڵەتی ئیرلەندی و ئەمریکی و کەنەداییە. دوای بڵاوبوونەوەی پێشوازێکی گەرمی لێکراوە لەلایەن ڕخنەگرانەوە بە تایبەت ڕۆڵی هەردوو ئەکتەر سارویز ڕۆنان و ئێمری کۆهان بە جۆرێک کە ئاستی بەرزی فیلمەکە گەیاندوویەتی بەلووتکە کە سێ خەڵاتی وەرگرتووە و بۆ 139 خەڵاتیش پاڵێوراوە. چیرۆکی فیلمەکە چیرۆکی فیلمەکە کە لە ڕۆمانەکەەوە وەرگیراوە بابەتێکی گرنگی مێژوویە. چیرۆکی کۆچی ئیرلەندیەکانە بۆ ئەمریکا. ئیرلەندا ئەو وڵاتەیە تا ئەمڕۆ خاکێکی داگیرکراوە و بەشێکە لە بریتانیای مەزن. زەمەنی ڕووداوەکانی فیلمەکە باسی پەنجاکانی سەدەی ڕابردووە. چیرۆکی کچێکی گەنجی ئیرلەندیە کە لە ساڵانی 1950 لەبەر نالەباری و سەختی ژیانی لە وڵات و شارەکەی خۆی کۆچ دەکات بۆ ئەمریکا. وەک لە فیلمەکەتا دەبینرێ ئەمریکا ئەو سەردەما وڵاتێکی گەورە و مەزن بووە. ئەو وڵاتە بووە کە ئیرلەندیەکان کۆچیان بۆ کردووە. وەک ساڵانی 90ەکانی سەدەی ڕابردوو کە مرۆڤی کورد خەونی هەبوو بگات بە ئەوروپا. ئیلیش ئەو کچە ئیرلەندیەیە کە لە ئەمریکاوە دەگەڕێتەوە بۆ وڵاتەکەی هەموو پرسیاری ئەمریکای لێ دەکەن. وەک ئەو کۆچبەرانێ خۆمان
کە کاتێ لە نەوەدەکان سەفەریان دەکرد و دوای چەند ساڵێک دەگەڕانەوە کوردستان، خەڵک بە تامەزرۆیەوە پرسیاری ژیانی ئەوروپایان لێ دەکرد. هەموویان دەیانەوێت بزانن ئیلیش لە ئەمریکا چۆن دەژی یان ژیانی چۆنە. ئیلیش پاڵەوانی سەرەکی فیلمەکەیە، کچێکی هەژارە و باوکی مردووە و لەگەڵ خوشکەکەی و دایکی دەژی. بۆ بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی لە دوکانەکەی خاتوکێلی ئیش دەکات. ڕووسی خوشکی زۆر خۆش دەوێت. پەیوەندێکی توندوتۆڵیان هەیە، هەر لە ڕێگای ڕووسەوە کە پەیوەندی بە باوکە فلۆدەوە دەکات و دەرگای ژیانێکی تازە بۆ ئیلیش دەکرێتەوە کە دەڕوات بۆ بروکلین. لە ئەمریکا ژیانێکی نوێ دەست پێ دەکات، ئەمریکایەک کە بۆ ئیلیش خەونێک بوو کە بەدی هات. ئیلیش لە ڕێگای باوکە فلۆدەوە کە قەیشەیە لەوێ دادەمەزرێ. ئەو باوکە میهرەبانە هەم کاری بۆ دەدۆزرێتەوە و هەم یارمەتی دەدات بخوێنێ و هاوکات شوێنی حەوانەوەی بۆ دابینکات کە لە میوانخانەیەکدا لەگەڵ ژنێکی پیر و چەند کچێکدا دەژی. سەرەتا ئەو ژیانە تازەیەی ئەمریکا بۆ ئیلیش سەخت دەبێ، هەستی غەریبی و دوورە وڵات تەواو بێتاقەتی دەکات. لەگەڵ ڕووسی بەردەوام نامە دەگۆڕنەوە، فلۆد بەردەوام چاودێری دەکات، میهرەبادانە ئاگای لێ دەبێ، یارمەتی دەدات بخوێنێت لە زانکۆ، خوێندن تەواو دەکات. ئەو ژیانە بۆ ئەو سەخت و ناخۆش دەبێ، دڵی هەر لە ئیرلەندایە تا ئەو کاتێ لە ئاهەنگێکدا لەگەڵ کچەکانی میوانخانەکەدا دەبن و کوڕێک دەناسێ بە ناوی تۆنی. لێرەوە ئیلیش وردە وردە دەکەوێتە داوی ئەشقی ئەو کوڕە ئیتالیە و بە جۆرێک کە خەم و مەراقی غەریبی لەبیر دەکات. تۆنی بە ڕەچەڵەک ئیتالی عاشقی دەبێ و جار لە دوای جار شێتانە عاشقی یەکتری دەبن. ئەیتر تۆنی دەبێ بە نیشتمانی ئەو. دیدار و یەکتربینینەکانیان وای لە ئیلیش دەکات کە دڵخۆش بێت بە ژیانی بروکلین. بە جۆرێک لە یادی دەچێتەوە کە ئەو ئیرلەندیەکی غەوارەیە و لە ئەمریکایەکی گەورە و بەریندا. تا ئەو کاتێ هەواڵی مردنی ڕووسی خوشکی دەگات. ئەو هەواڵە ئیلیش بە تەواوی بێتاقەت دەکات، نازانێت چی بکات، ناتوانێت بڕیار بدات کە بگەڕێتەوە بۆ ئیرلەندا و تۆنی بەجێ بهێڵێ یان لە بروکلین بمێنێتەوە و دەستبەرداری دایکە جەرگ سوتاوەکەی بێ. دایکی تەنیایە و ئیلیش لە دوورەوە خەمباری مەرگی خوشکەکەیەتی، بۆیە نازانێت چی بکات، چ بڕیارێک بدات، بڕواتەوە بۆ لای دایکی یان لای تۆلی بمێنێتەوە. تۆنیش بووە بەشێک لە ڕۆحی و ناتوانێت دەستبەرداری بێت. خۆشەویستیە بە گڕوتینەکەی وای لە ئیلیش کردووە کە ناتوانێت بەجێ بهێڵێ. دوایی بڕیار دەدات سەردانی دایکی بکات و پاشان گەڕێتەوە بۆ ئەمریکا. بەڵام تۆنی هەستەکات بگەڕێتەوە لە دەستی دەدات، بۆیە داوای لێ دەکات شووی پێ بکات و ئەوسا بگەڕێتەوە. ئیلیش بە مەرجەکەی ڕازی دەبێ و شووی پێ دەکات و ئەوسا بۆ ماوەیەکی کەم دەگەڕێتەوە بۆ لای دایکی بۆ ئیرلەندا. لەوێ لە وڵاتەکەی خۆی ڕوبەڕووی بارودۆخێکی سەخت دەبێتەوە. ژیانی دایکی زۆر قۆرس و سەختە. پیرەژنێکی تەنیا و جەرگسوتاوە، بەهۆی نانسی هاوڕێیەوە جێم دێتە ناو ژیانیەوە. ئەو کڕە بەو سۆزەی کە هەیەتی بۆی خەریکە نەرمکێشی دەکات، بە جۆرێک وەڵامی نامەکانی تۆنی ناداتەوە. تاکو ئەو کاتێ دەچێتە سەردانی خاتوکیلی دوکاندار. کێلی باسی ئەوە دەکات کە بەهۆی یەکێ لە کڕیارەکانیەوە ئاگاداری ئەوەیە کە ئەو لە بروکلین چی دەکات. بۆیە تووڕە دەبێ و خێرا دەگەڕێتەوە ماڵەوە و دوای خۆخواردنێکی زۆر بەدایکی دەڵێ کە لەوێ لە ئەمریکا شووی بە کوڕێکی ئیتالی کردووە و بۆیە دەیەوێت بگەڕێتەوە بۆ بروکلین. دایکی زۆر نیگران دەبێ، بەڵام داهاتووی کشەکەی ڕەش ناکات، ئەگەرچی هیچ کەسێک شک نابات و پیرەژنێکی تەنیایە. بەڵام ڕێگەی دەدات بگەڕێتەوە بۆ لای تۆنی مردی کە بووە بە نیشتمان بۆ ئەو. کۆتایی فیلمەکە گەڕانەوەی ئیلیشە بۆ بروکلین و شادبوونەوەیەتی بە تۆنی. ئەوەی لە چیرۆکی ئەم فیلمەدا دەبینێ لە پاڵ تەکنێکی سینما و چیرۆکە میژوویەکەی وێنێ دەرونی مرۆڤێکە کە لە غوربەتدا عاشق دەبێ و عاشق وای لێ دەکات هەموو ئەو ڕابردووێ کە هەیەتی لە یادگای خۆیدا بسڕێتەوە و تەنیا بیر لەو ژیانە تازەیە بکاتەوە کە لەگەڵ خۆشەویستەکەی
چۆن بژی. قسێکی ملی هەیە کە لای خۆمان بە کەسێک دەگوترێ خەڵکی کوێی، دەڵێ هێشتا ژنم نەهێناوە. دەشێ ئەم قسە بۆ قسەیەک یان پندێک زۆر جار بۆ پیکەنین بگوترێ، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە مرۆڤ دڵ بە هەر شوێن و کەسێک بدات لە هەر کوێ دگڵی بکرێتەوە ئەوە نیشتمانی ئەوە. هەر بۆیە ئیدیش کاتێ لە غوربەتی ئامریکای بەرین و گەورەدا عاشقی کوڕێکی ئیتالی دەبێ، ئیتر بیری دەچێتەوە ئەو ڕۆحێکی غەریبە و کچێکی ئیرلەندیە. وەک کچە ئەمریکاییەک دڵی بە بروکلین دەکرێتەوە، تەنانەت دایکە تەنیا و جەرگسوتاوەکەی بە تەنیایی دەسپێرێ و دەگەڕێتەوە باوشی نیشتمانەکەی کە تۆ نییە. ئێستاش با باسی کۆڵم تۆبین کەین. کۆڵم تۆبین ڕۆمانیوسێکی ئیرلەندیە و لە ساڵی 1955 لە ناوچەی ویکسفۆردی لە باشووری ڕۆژهەڵاتی ئیرلەندا لەدایک بووە. ڕۆماننووس و چیرۆگنووس و ڕەخنەگر و شاعرە. هاوکات مامۆستای زانستە مرۆیەکانە لە زانکۆی کۆلۆمبیا لە مانهەتەن. ئەم فیلمەی سەرەوە کە باسمان کرد لە یەکێک لە ڕۆمانەکانی ئەوەوە بە هەمان ناوەوە واتە بروکلین وەرگیراوە. ئەم ڕۆمانە یەکێکە لە بەرهەمە ئەدەبیە جوانەکان. گرنگی بابەتەکە و ئاستی بەرزی ڕۆمانەکە وای کردووە خەڵاتی کۆستای بۆ ڕۆمانی پێ ببەخشرێ و پاڵێوراوە بۆ چەند خەڵاتێکی تر لەوانە خەڵاتی مانپۆکەر. ساڵی 2012 هەفتەنامەیەکی بریتینی ئەم ڕۆمانەی لە ڕیزبەندی باشترین ڕۆمانە مێژوویەکان داناوە. کۆڵم تۆبین لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردووەوە لە بواری ڕۆژنامەگەری لە بڵاوکردنی ئیرلەندا کاری کردووە. لە گۆوارێکی مانگانەدا وەک ڕۆژنامەنووس کاری کردووە. ئەم نووسەرە جگە لەم ڕۆمانە چەند بەرهەمێکی دیکەی نووسیوە، لەوانە ڕۆمانی باشوور کە لە ساڵی 1990ەوە بڵاوبووەتەوە. ساڵی 2006 کۆمەڵە چیرۆکی دایکان و منداڵانی بڵاو کردوێتەوە. ساڵی 2004 ڕۆمانی جەنابی سەرۆک و چەند بەرهەمێکی دیکە. سيشاوكني وجرجر خاوكن باوانم لحاونا وكنها قردني زردة ولا مني زردة قردني زردة حلوة هم الوان كي ولا من يا أبي تنزل فيها ودايا جلشني باكشم بالناس خيان بويني خكتيري هواي مشو يا ركم اي حوار سوخات النيري اها قردني زردة ولا مني زردة قردني زردة حلوة يا وين هم الوين كي ولا من يا ابي تنزل فيها ودايا وين
شمال بیشنی باوانم یخی کتانو هوا گرماکی گریان نازلی درچی دیانو آها گردی زرده و نایمنی زرده گردنی زرده هروایو هم الوان کی والا مجایا آبی تنزل فی هودایو جنم تاكيل عياني شم نازلي تاكيل اللازمة جنا يازي شريخ وشابا ونم ببا شادم أها قردين زردة ولا مني زردة قردني زردة حلوة وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان لمجايا آبي تنزل في حوضايا وين هم الوان كيان بەڵێ ئازیزان بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان زۆر سپاس کە تا ئێستا بینەرمان بوون تا بەیگەشتنەوەیەکی ترمان ماڵەوە.